یەک سیفەتی زۆر ناشرینە چیرتان پێ بڵێم خۆشتان لەگەڵم لە ناو ڕووداوانەدانە وەکو ئێمە نێچیر جگەلەوەی ئەندازیاری ئابووری سەربەخۆ بووکە و ماڵکاولەی توش کرد و بەوەی بۆ ملیۆنێر ئەندازیاری موچەبڕیم بوو بە قۆناغیوی کە گوتی بەغدا مفلیسە و تشقڵی برا ڕۆ تشقڵی بە عادل عەبدولمەهدی لە بەلاش و عەلاش کرد ئەو عادل عەبدولمەهدیە بە شەرەفم لە ماڵی بارزانی زیاتر خزمەتی دەکرد ئەوەندە باش بوو لەگە کورد هەموو شتەشی دەکرد ئەندازیاری فەسادی کۆمەلگای بوو ئەندازیاری کوڕینانە کوڕێکی ئەو کوڕی منداڵی هیچ نەبوو کولفی کوڕی کرد هەلە قۆناغی خۆی تر مەسرۆر شعرینی هینا پێش بەهەرحاڵ چەندی پێدا بچی لەسەر نێچیر کەمە ئەوزە نەکەوەڵا ئەو فریشتەی چوتەڕەمان ئەوە لە نوهەتەکان هەتا مەسرۆر هاتەوە 2010 بڕوا بکە پارتی لە دەستی بوو ئەو مەسعود بوون زۆر باڵا دەست بوو لە بادینان چۆ بادینان فازڵ میرانی ئاوت کرد دوای ئەو دزی و تاڵانیەکان بەخۆی کردی تیرۆرەکان بەودایە بەخۆی دەیکرد بەس دوای ئەوە کەتە ناو حکومەت قسەکێ من بووە ئەو نێچیرەی ئێستا وایە نەرمە و ئیداریە وا نەبوو وەختۆ قزە قورد دیزیشتان لەسەر مەسەلەی نەفت کوولە دەوی ڕابوونی داوە چەندە هەڵچوو ئەوانە خۆیان پێ نەوە بە شەڕشکەیە ینی پەرلەمان تا پرسیارێکی زۆر ئەوی لێ کرد تووڕە بوو هەڵچوو بەهەرحاڵ بێمە سەر ئەوەی من بۆ خۆم مامەڵەی مەسرۆرم زۆر پێخۆشترە لە ئیزدواجیەت و دووڕووی نێچیری ئیزدواجیەتی دووڕووی نێچیری زۆر ناخۆش هاوڕێیان بەدەستێکی شەکربی بەدەستە نییە ژەهربی نێچی دەو سنفانەیە بەڕێزەوەرە سیرکەن ئەوەی کۆدەتای بەسەر لاهووردا کرد بڕوا بکە پاڤل و قوبات نەبوون نێچیر ئیمزای گۆڕینی ئەژی ئەمین و وەها پەڵەبدەی ئەوانەی کرد ئەگەر ئەو نەیکرد بەیان نەدەکرد شەرعێتی قانونی وەرنەدەکرد گورزی بڕۆم بەس بزانن تێم دەگەی بڕۆکە لاهووری دەزانی نێچیر چییە ئەدەم بارزانی ئاوت ئەوە کرد بڕوا بکەم بەو دوای ئێهمالی کرد بوو ئێهمالی کرد بوو نێچیر لەم ئەو یەک لەوانە بۆ ئەوەندەی بزانم هانی دەدا یعنی بستە سلێمانی کەسە سلێمانە لەگە پاڤلی ئاوا بوون بیتە پاڤل لە هەم کۆنگرە و شتێکی و کامایکی ڕوودا بەو یاگوتی ڕوودا و لێتان ئەیدزم خراپ بە شەڕاتن خراپ بە شەڕاتن و لەو ئینتخاباتی ئەخیری نێچیر ئەندازیاری ئەو تەزویراتە بوو لەگە تورکیا دوای شت ئێستا کوراس پێ دەکەی ئەو NRT و شاسوارە مەمنوعی کردبوو لە میدیای سێبەری قسە بە نێچیر بگۆتری بڕۆن ڕاستی من نیە سێرش بکەن نێچیروان بازانانی چەند راپۆرتی هەیە لەسەر لە NRT و میدیای سێبەرەکانی شاسواری کەچی ئێستاکە نییە لە ئاوا زیاتر پێیوە دەدا ڕوودا برا ڕۆ نێچیر بێ سیفەتی بەڕێزان من قسەی کۆتایی بڵێم لە دنیای سیاسات ئەوە لە بۆ ئەوانەی کە خۆشیان پێ ئۆپۆزیسیۆن شۆڕژێرە قەت سەیری قسە و هەتا هەڵوێستیش مەگە سەیری ئەو چرکە ساتە بکە کە ئینسانە هاوڕێکەت لێی دەقەومێ پێویستی پێتە ئەتو ئەلەو دەمی لە پشتی ڕاپۆستی نەک وەکو نێچیری یەک شاپی شرێدە لەسەر چیاکەی فڕی دەداتە خوارێ دەوێت دەستی بگریتن وەکو فلیمەکان ئەوە هەیە شاپەکەی نێچیر لەو سنفانە برا ڕۆ نێچیر ئینسانێکی قێزەوەنی